بڕیاری کۆمەڵێک پرۆژە درا لەوێ دروستکردنی سێتێکی تەواڵێتی گشتیە بۆی گەشتیاران بتوان سوودی لێ ببینن و هەروەها دروستکردنەوەی پردێکی 5 مەتریە لە بەردەم وەکو سەکۆیەک لە بەردەم شەلالی سەرچاوەی زەڵم کە ئەوەش بۆ گەشتیاران سوودێکی باشیە بێ و هەروەها دروستکردنی کۆمەڵە خزمەتگوزاری و قادرمەیە بۆ ئەوەی کە لە شکەوتی خان ئەحمەدخان کە شوێنێکی مێژوویە لەوێش بتوانین پرۆژەیەکی چاک جێبەجێ بکەین و سوودی زیاتر بە ناوچەکە و سەرنجی زیاتری گەشتیاران ڕابکێشێت و لە ئێستادا خەریکی ڕاکێشانی بۆریەکی ئاوین بۆ ئەوەی هەموو باخێک ئاوی خواردنەوەی هەبێ سوود لەو ئاوپاکەی سەرچاوی زەڵم وەربگرێت چونکە خۆتان ئاگادارن لە وەرزی گەشتیاریدا هاوڵاتیان زۆر جار پابەند نابن بە پاک و خاوێنیەوە شت فڕێدەنە ناو چەمەکەەوە یاخود مەلەی تیاکەن بۆیە ئەمە ئەکرێ جۆرێک لە ببێتە هۆکارێک بۆ نەخۆشی و ئێمە بیرمان لەوە کردەوە کە بۆریەکی ئاوی پاک ڕاکێشین لەسەر چاوەکەوە تاوەکو بنی پەڵک بۆی هەموو باخێک بەپێی مەساحی باخەکەی ئاوی بینێ و سوود لە ئاوی خواردنەوە ببینێت.